بەڵێ بەردەوامین تەوەری دومیشمان هەڵبەت تایبەتە بە پرۆسەی هەڵبژاردننی هەرێمی کوردستان کە هەڵبەت لەم هەڵبژاردنەدا یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوەیەکی بەرچاو دەنگەکانی بەدەستێناوە. بە سوپاسەوە لە سۆران بەڕێز خدر موستەفا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و لێپسراوی مەڵبەندی شەشی سۆرانمان لەگەڵدایە. کاک خدر بەیانیت باش. بەیانیتان باش، زۆر سوپاس. زۆر دڵخۆشم کە ئەمڕۆ لە چالاکیەکانی کەناڵی کورسات بۆ سەرکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سۆرانەوە پامی خۆمان نەگەێنین. زۆر سپاس بە هیوان بەردەوام دڵت خۆش بێت، چ بەڕێستان، چ هاوڵاتیان، چ ئەندام و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک خدر با لەوە دەست پێ بکەین. جیاوازی ئەم هەڵبژاردنە بەراورد بە هەڵبژاردننی ڕابردووی پەرلەمانی کوردستان چییە؟ لە ڕاستیدا ئەم هەڵبژاردنێکی جیاوازە، چونکە جۆش و خڕۆشێکی زۆر بە پرۆسەکەەوە بوو و لەگەڵ ئەوەشدا کۆمەڵی کەموکورتی لە پرۆسەکەتە هەیە بە تایبەتی لە سۆران، بەڵام ئەمە دەستکەوت و سەرکەوتنێکی گەورە بوو بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و دەستکەوت و سەرکەوتنێکی گەورە بوو بۆ پرۆسەی دیموکراسی بۆ هەڵبژاردن، بە تایبەتی کە کۆمیسیۆن توانی ئەم جاریان جۆرێک لە عەدالەتی لە نێوان هاوڵاتیان و دەنگدەراندا مسۆگەر بکات، لە نێوان پارتە سیاسەکاندا مسۆگەرکە. ئەمە خۆی لە خۆیدا دەستکەوت و سەرکەوتنێکی گەورە بوو، بەڵام ئەم جۆش و خڕۆشەی لە سۆران بۆ دەنگدەرانی لیستەکان بە تایبەتی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هەبوو، زۆر مایە خۆشحاڵی بوو. بۆیە لە ناخی دڵمەوە پیرۆزبایی لە سەرجەم هەواڵان و دەنگدەرانی سنووری مەڵبەندی سۆرانەکەم کە توانیان سەرکەوتنێکی مێژوویی بۆ مەڵبەندەکەیان بە سەرۆکاتی سەرۆک بافڵ و مەکتەبی سیاسی بەدەست بێنن. بۆیە بەو بۆنەیەوە من پیرۆزبایی لە سەرۆک بافڵ و مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکەم کە توانیمان ئەم جاریان سەرکەوتنێکی گەورە و ڕێژەی دەنگی یەکێتی بە بەراورد بە دواخولی پەرلەمانی کوردستان بە ڕێژەی زیاتر لە 95 زیاد بکەین. ئەمەش خۆی لە خۆشدا دەستکەوتێکی گەورە و سەرکەوتنێکی گەورەیە بۆ یەکێتیەکان، سەربەرزم بەوەی کە ئەمڕۆ ئەتوانین بڵین یەکێتی هەستانەوەیکی گەورەی لە سۆران هەیە. ئەمەش مای خۆشحاڵیە کە ئومێدی گەورە و گەورەتری لەسەر هەڵەچنین، ئومێ دەکەین بتوانین لە قۆناغی داهاتوو و پاداشتی دڵسۆزی دەنگدەران و تێکۆشەرانی یەکێتی لە سنووری مەڵبەندی سۆران بدەینەوە. بۆ ئەم مەبەستەش چاوم لە سەرۆک و یەکێتی و حکومەتی داهاتووە کە ئاورێکی جدی لە تێکۆشەرانی سۆران بداتەوە، چونکە سەلماندیان ئەمان دەنگە ڕەسەنەکەی یەکێتین و هەمیشە سنگەری قایم یەکێتین لە سۆران. بەڵێ بەڕێز خدر موستەفا، هەڵبەت پەیام و بانگەشەکانی سەرۆک باوڵ لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا تا چەند کاریگەری هەبووە لەسەرەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوەیەکی بەرچاو دەنگەکانی زیاد بکە. هەڵبەت وەک بەڕێستان ئاگادارن لە سۆران بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە، لە گەرمیان، ئەمە لە سلێمانی، ئەمە لە کوێ، لە چەمچەماڵ، لە هەڵەبجە، تەنانەت هەندێک شوێن لە ساسی زیادی کردووە. ئایا ئەمە کاریگەری پەیامەکانی سەرۆک باوڵ نییە؟ بەدڵنیاییەوە بۆیە من زۆر سوپاس بۆ سەرۆک بافڵ کە لەم هەڵبژاردنە ڕاستەوخۆ هاتە ناو دەنگدەرەکانمان و لە چەند کەرنەڤاڵێکی جیاواز توانی پەیامی ڕوونی یەکێتی و سیاسەتی ڕوونی یەکێتی بگەێنێت. گەورەترین متمانەی ئەم هەڵبژاردنە لە سەردەستی سەرۆک بافڵ بودرا بە دەنگدەرەکانمان، بەڵێ ئەمە وەڵام و پاداشتێکی زۆر گەورەی دەنگدەران بوو بۆ کەرنەڤاڵ و دروشم و پەیامەکانی سەرۆک بافڵ لە کەرنەڤاڵەکان. بەدڵنیاییەوە مای زۆر خۆشحاڵیمانە. ئەمە ئومێدێکی زۆر گەورەی لای دەنگدەران دروست کردووە، بۆیە ئەمە مای ئەوەیە بتوانین لە داهاتوودا استراتیژی یەکێتی لەسەر ئەم کەرنەڤاڵانەی سەرۆک بافڵ و وتارەکانی هەڵبچێندرێ، بتوانین بەشێکی زۆر لەو پەیامانە جێبەجێ بکەین، چونکە ئەوەی کە گاک بافڵ لە کەرنەڤاڵەکان وەکو پەیام گەیاندی بە دەنگدەرەکان و وای کرد جۆش و خڕۆشێکی زۆر لەناو دەنگدەران بەتایبەت لە ناو گەنجاندا دروست بێت، ئەبێ لە دوای هەڵبژاردن ئەم پەیامانە بە جۆرێک لە جۆرەکان تەرجەمە بکرێن و بە هیچ شێوەیەک نابێت یەکێتی و سەرۆک بافڵ پاشەکشێت لەو دروشم و لەو بەڵێنانەی بکات کە لە هەڵبژاردن دایکەمە زۆر دڵنیان سەرۆک وەفادارە و هەموو ئەو بەڵێنانەی سەرۆک ئەیدا جێبەجێیەکە. بۆیە ئێمە چاوەڕێن بۆ جێبەجێکردنی بڕیارەکانی سەرۆک کە ئەمە هاندان و هەستانەوەیکی زۆری بێت. من دڵنیام لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئێمە ئاسانتر ئەتوانین ڕێژەی دەنگەکانمان زۆر لەوە زیاتر بکەین، چونکە بەڵێنەکانی سەرۆک هەمویان جێبەجێ بن. مای سەربەرزی و شانازیمانە بەڵێنەکانی سەرۆک جێبەجێ بن. بەڵێ بەڕێز خدر موستەفا، بەس لە ناوچەی سۆران بەراورد بە هەڵبژاردننی ڕابردووی پەرلەمانی کوردستان یەکێتی 13,000 زیاتر دەنگی هێناوە. پەیامت لەو بارەیەوە؟
ئەمە پەیامم تەنها دەستخۆشی و خۆشحاڵی و سوپاسگوزاریە بۆ دەنگدەرەکانمان بۆی داتاکە بە وردی بڵین ئێمە لە سۆران توانیمان لە دەنگدانی گشتی بە 24,802 دەنگ بەڵام ئێمە لەوەش گرنگتر خاڵێکی تر هەیە ئێمە لە ناو دەنگدانی تایبەتی پارتی کە هیچ دەنگدەرێکی یەکێتی تێدا نەبوو ئێمە توانیمان نزیکەی 400 دەنگ مسۆگەر بکەین لە ناویاندا 249 دەنگ بۆ کاندیدەکانی یەکێتی مسۆگەر کرا کەواتە ئێمە ئەتوانین بڵین لە سۆران 25,051 دەنگمان بۆ لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان مسۆگەر کرد لە دەرەوەی دەنگدانی تایبەتی خۆمان کە ئەمانیشان نزیکەی بۆ 4 بۆ 5,000 دەنگە بێ ئێمە ئەتوانین بڵین بە ڕێژەی 95 بۆ 97 ڕێژەی دەنگی یەکێتی بە بەراورد بە هەڵبژاردننی دواخولی پەرلەمانی کوردستان زیادی کردووە بۆیە پەیامم پیرۆزبایەکی گەورەم هەیە سوپاسگوزارم بۆ یەکەیەکەی دەنگدەران و هەوادارانی یەکێتی زۆر نت ئەنجامەکان دڵخۆشکردن لەگەڵ ئەوەشدا ئێمە گرفتی گەورەمان هەبووە لە سۆران بەداخەوە کە دوێنێ زیاتر لە نزیکەی 10,000 زیاتر لە 10,000 دەنگدەری باکوور لە سۆران بوون دوێنێ بازاری سۆران و پێرێ و ڕۆژانی پێشدەنگدان بازاری سۆران بازارێک بۆ وایە تورکی بزانی بۆیە لیان تێبگەی بەداخەوە بارودۆخێک دوێنێ لە سۆران هەبوو کەژمارەیەکی زۆری دەنگدەری باکووری لە سۆران بوون ئەمە خۆی لە خۆیدا هەم نیگەرانێکی زۆری دروست کرد هەم وای کرد کە ڕێژەیەکی بەرچاو لە دەنگ گۆڕانکاری تێدا بکرێ بۆیە بوونی ژمارەیەکی زۆری دەنگدەری سۆران وەلای ئێمە پرسیارێکیکەی دروست کرد ئەمانەت چۆن توانیویانە کارتی نیشتیمانی و کارتی دەنگدانیان هەبێت لە کاتێکدا ئەمە پرسیارێکە ئەبێ بەڕاستی وەڵام بدرێتەوە ئەم پرسیارە بۆ ئەوانە بێت کە لەم بوارە ئیشەکەن ئەبێ پێداچوونەیەکی وربکرێ ئەم هەموو ژمارەی دەنگدەری باکوور بۆ دوێنێ لە سۆران بوو ئەمە لە بنکەکانی دەنگدان دڵنیام کەناڵەکان بە تایبەتی کەناڵی ئازیزی کورسات ڕووماڵی پێویستی کردکە و ئێمە سەدان بەڵگەی ڕوونمان هەیە کە ئەم هەموو دەنگدەرە دوێنێ لە بنکەکانی دەنگدان بوو کە هیچیان خەڵکی باشووری کوردستان نەبوون ئەمە پرسیارێکەوە ئەبێ وەڵام لەو لایەنانە وەرگرین کە لایەنی فەرمی و ڕسمین لە عێراق بە تایبەت کە کۆمیسیۆنەکە کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتی هەڵبژاردننی کردووە پرسیارێکە و پێویستی بە وەڵامی جدی هەیە بەڵێ کەواتە بەڕێز خدر مستەفا من ئەمە دوا پرسیارە ئاڕاستەتێکە مەگە بە کورتی وەڵام بیتەوە لەو بارەیەوە سەرباری ئەو پێشەلکاریانە یعنی بەنیازن سکاڵا تۆمار بکەن لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکان بەڵێ ئێمە دوێنێ لە کاتی پرۆسەکەدا چەندین سکاڵامان تۆمار کردووە بەشی یاسایی مەڵبەندەکەمان و سکاڵەکان بەرز کراونەتەوە هیوادارم سکاڵاکان بتوانن بەشێک لە ئەنجامەکانی هەڵبژاردن بگۆڕن چونکە سکاڵەکانمان سکاڵای جددین و بەڵگەی پێویست لە بەردەستی بەشی یاسایی هەیە و خراوەتە بەردەمی کۆمیسیۆن داواکەین کۆمیسیۆن لەسەر سکاڵەکانی ئێمە بێتە دەنگ و لێکۆڵینەوە بە دوواداچوون کات بۆی حەقیقەتی ئەم سکاڵانە و ئەم سەرپێچی و ڕێکارانەی لە دەرەوەی ڕێکارەکانی کۆمیسیۆن کراوە هیوادارم کۆمیسیۆن ڕێکاری پێویستی یاسایی بگرێتە بەر و لە سکاڵەکانمان پێچێتەوە بەڵێ ئێمە چەندین سکاڵامان تۆمار کردووە بە تەنیا لە سنتەری سۆران بە دەرەوەی لە بنکەکانی تریش تۆمەرمان کردو بەڵام لە سۆران بەڵێ سکاڵامان تۆمار کردووە بەڵێ بەڕێز خدر مستەفا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و لێپسرایی مەڵبەندی 6 سۆرانی یەکێتی سوپاس ڕاستەوخۆ لە سۆرانەوە لەگەڵمان بوون سەرکەوتوو بن